ئێمە ئەزانین لە قەیرانێکی داراییدایە بەڵام ئێمە پێمان باشە چاکسازەکانی هەرێمی کوردستان ئیستیسنا بکرێن لەسەر کۆمەڵێک شت بۆ نمونە مەسائلی نەسریەی مانگانە مەسلەی کڕینی پێداویستەکان کە ناکرێت دوا بخرێن چونکە لە چاکسازیەکان دەوامی 24 ساعاتە هەیە و پێداویستی بەردەوامیشەیە لە چاکسازەکان دەبێت جێبەجێ بکرێت لە سەرجەم هەرێمی کوردستان 5150 سزادراو هەیە و ئەو ژمارەیە لە بەرامبەر ئەو بینایانەی کە لە هەرێمی کوردستانە زۆر زیاترە سێ بینایی چاکسازی گەورانمان هەیە کە ئەکرێ لە هەر چاکسازیەک 800 تا 900 کەسی تێدا هەبی بەڵام لەو ژمارەیە زۆر زیاتر تێدا هەیە لە ژوورێک پێویستە 8 کەسی تێدا هەبی 28 کەسی تێدا هەیە لە زۆر لە چاکسازیەکان بۆیە ئەوە پرسیارێکی زۆر گرنگ بوو کە دەبێ معالەجەی ئەوە بکرێ بە شێوەیە کە هەم ڕەچاوی یاسا بکرێن لە ڕەچاوی وەزعی ئەمنی هەرێمی کوردستان بکرێ وهروەها ئێمە ڕێککەوتین لەسەر ئەوەی وەکو لیژنەی مافی مرۆڤ داوامان کردووە کە یاسای چاکسازیەکان کە نیمانە لە هەرێمی کوردستان ئێمە هاوکاری ئەوان بین بۆ ئەوەی یاسای چاکسازیەکان هەبێت لە هەرێمی کوردستان واتە بنووسرێتەوە وهروەها یاسای عقوباتی بەدیلە جێگرەوە کە ئەویش نیمانە ئەمە هەردوو ئەم یاسایانە کەم و کوڕەیەکن لە هەرێمی کوردستان ئەبێ لە ماوەی داهاتوودا هەوڵ دەدەین لە ماوەیەکی کووردا بە هاوکاری هەردوو لە مەبەستم پەرلەمان و بەڕێوەبەراتی چاکسازیەکان ئەم دوو یاسایە بنووسرێت و بێتە پەرلەمان و دەنگی لەسەر بترێت بۆ ئەوەی ئێمەش وەکو دەوڵەتانی تر ئەم دوو یاسایەمان هەبێ و ئیشی لەسەر بکەین.